بەناوی خوای گەورە میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت کاتژمێر چواری تاو مۆندیال شۆ لەگەڵ محەممەد لە شاشەی کەناڵی ئاسمانی پەیامەوە جارێکتر دەبێتە میوانی ماڵەکانتان و ئەمڕۆژ با کۆمەڵێک بڕگە و بابەتی تایبەت لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست دەست پێ دەکەین کە بڕگەکانمان کۆمەڵی بابەتی سەرنجڕاکێش و ناوازەی تێدایە پێکەوە لە بڕگەکان دەکۆڵینەوە و دواتر کۆمەڵی گفتوگۆی تایبەتیشمانەبی و سەرنجێکی تایبەتمانە بە چونکە بارودۆخی مۆندیالی کەوتە سەر لەبارەی قسە لێکردنەوانێ و قسە و بابەتەکان و شیکارەکان ئیتر دۆخێکی جیاواز وەردەگرن بۆ ئێمەش لێرەوە قسەیەکی ئاسایی دەکەین لەبەرو ئێمە لە ناوەڕۆکی مۆندیالیانەوە قسەمان لەسەری بەردەوام دەبێت. دەچمە لای سەردێڕەکانی ئەمڕۆم بابەتەکانی ئەمڕۆ کە باسی لێوە دەکەین چی دەبێت قسەی تاوی لەسەر دەکەین. ئەمڕۆ ئامارەکانی هەڵبژاردەی ئەمریکا و ئینگلتەرا وەردەگرین پاشەوەی ئەمریکا و ئینگلتەرا گەشتنیان بە قۆناغی 16 سۆگەر کرد کۆمەڵێک ئامار و داتای تایبەتمان هەیە پێکەوە قسە لەسەرەوە دەکەین. ئۆلیسێ بۆچی یاریکردنی بۆ هەڵبژاردەی فەڕەنسا هەڵبژارد وەکوی پێشتریش بابەتێکمان لەسەر فەڕەنسا بۆ ڕوونکردنەوانێ ئێستا پێتان دەڵێن کە ئۆلیسێ چەند بژاردەی لە بەردەما بۆ وە خۆی هاتووە فەڕەنسای هەڵبژاردووە پەرجوو یاخود ئەو موعجزەی بێرن لە مێژووی ئەڵمانیا چییە؟ ئەمڕۆ وەڵامی و پرسیانەتان ئێمەوانێ بۆچی ئەم دروشمە بەسەر ئەڵمانیا دراوە کە ئەیانوو مەعڵ ئەڵمان لەیسەل ئەمان واتە لەگەڵ ئەڵمانەکانە سەلامەتی نییە بەڵکو چاوەڕێفیکەی کۆتایی بە چونکە گەڕانەوەیان هەیە پێتان ئەڵێم ئەگەر چی ئەمە باوی نەماوە باسێکیش لەسەرواکەین پێتان ئەڵێم ئەمە لە چی وترا و چۆن ئەم وشەیە دەربڕاوە. فیفا لێکۆڵینەوە لە پۆست و کۆمنتی نەشیاوی سۆشیال میدیاکات کێشە گەورەکە ئەویش بابەتێکی سەرنجڕاکێشە قسەی لەسەر دەکەین. هاندەران سکاڵا لەسەر کۆمپانیایەکی فرۆشتنی بلیت تۆمار دەکەن چونکە کۆمەڵی هاندەری زۆر لەگەڵ کۆمپانیایەکە بە وعدی بلیت کڕین چوونەتە شوێنەکان بەڵام ئێستا کێشە ڕوویداوە بۆیە باسی و کێشانش دەکەین پێکەوە لە بەرنامەی مۆندیال شۆی ئەمڕۆ و قسێکی تاویش لەسەر بابەتەکان دەکەین ئینشاءڵڵا هەوڵە دەین بەرنامەیەکی جوان و ناوازەتان پێشکەشکەین لەگەڵ مابن. زۆر بە خێرایی دەچمە لای یارەکانی دوێنێ و یارەکانی ئەمڕۆ پێشەوەی بابەتەکانم دەست پێ بکەم. دوێنێ ئینگلتەرا لە خوڵێکی 75 بە دووە بە سەرکردایەتی هاریچین سەرکەوتنی بەسەر کۆنگۆی دیموکرات بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک تۆمار کرد. هەڵبژاردەی سەنیگال تاوەکو خوڵێکی 85 بە 2 گۆڵی بێوەڵام لە پێش بەلجیکا بوو بەڵام دواتر بەلجیکا لە ماوەی 3 خولەکە ئەنجامەکەی یەکسان کرد و لە کاتی زیاتکراش گۆڵی سەرکەوتنی تۆمار کرد و سەنیگالی لە پاڵۆنتەکەەوە دەرناو خۆی گەیشتە قۆناغی 16. هەڵبژاردەی ئەمریکاش سەر ڕاوەی فلۆران باڵۆگۆنی هێرشبەری کارتی سووری وەرگرت بەڵام بە 2 گۆڵی بێوەڵام لە بۆستنەوەرسشی بردەوانێ وەگەشتنی بە قۆناغی داتوم سۆگەر کرد. ئەم شەو یارەکانی قۆناغی 32 درێژەی دەبێت یارەکانی ئەم شەو بێگومان لە هەمووتان ئاشکرا لە کاژمێر 10 ئیسپانیا ڕوبەڕووی نەمسا دەبێتەوانێ و کاژمێر 2 بەرەبەیان هەڵبژاردەی پرتوگال ڕوبەڕووی هەڵبژاردەی کرواتیا دەبێتەوانێت لە ڕوبەڕووبوونەوەیکی تەواو ئەوروپی و لە کاژمێر 6 بەرەبەیانیش هەڵبژاردەی جەزایری نوێنەرێکی دیکەیکی شوێری ئەفریقا ڕوبەڕووی هەڵبژاردەی سویسرا دەبێتەوە لە کۆی گشتی یارەکانی قۆناغی 32 مۆندیالی. لەبەر ئەنجامەکانی دوێنێ کۆمەڵی ئامار و داتای تایبەتمێ بەس پێش هەموو شتێک حەز دەکەم قسەی بکەم بۆ هەمووان بالای هەمووان ڕوون بێ. حاڵەت داوەریەکانی مۆندیال خەریکە هێدی ئاڵۆزە بێ من دوێنێش پۆستێکم دانا لەوەی کە بەجددی حاڵەتەکان خەریکە لەگەڵ ڕوونکردنەوەی ناوژیوانە لێک نایرێتەوەنی و لێکدانەوەی بۆ ناکرێ کۆمەڵی حاڵەتی کارتی سوورمانەیە بە سەریاتیە پەڕن کۆمەڵێ بابەتمانەیە گۆڵە فاوڵە داوەر ناگەڕێتەوە بە نمونە گۆڵی یەکسانی بەلجیکا بەرامبەر بە سەنیگال پاڵناڵی تیلیمانسی تیا پێشەوە بەرگریکارەکە داوەر بووی ناگەڕێتەوە لێدانی سزای دوێنێ هاریچین هەژمار ناکرێ بەڵام لەم لاوە لێدانێکی تری سزا هەژمارەکرێ بۆ بەلجیکا لە کاتێکە حاڵەتەکان یعنی ئەچنە حاڵەتی مەزاجی بوونەوانێ بەڵێ خۆمان لە حاڵەتی مێسیش بە دەرناکەین حاڵەتی مێسی لێدانەکەی لە عیسامەندی بەرگریکاری جەزایر هاوتای بکەینەوە لەگەڵ لێدانەکەی لە بالۆگۆن لەگەڵ بەرگریکاری بۆسنیا بەڵام جیاوازیەکە چییە؟ جیاوازیەکە لەوەیە لێدانی هێرشبەری ئەمریکا بەردەوامە بێ لە سەرقاچی بەرگریکارەکەی بۆسنە تاوەی ئەگاتە حاڵەتێکی مەترسیدار لە ڕووی پاژنەی یاریزانەکانێ واتە حاڵەتەکە درێژی دەبێ بەڵامەوەی مێسی تەنها بەرکەوتنیەکە یعنی جیاوازیان هەیە بابا خەڵک نەڵێ وەڵاوە خۆیان لەوەی مێسی لادەن و لە نەخێ من باسیەوەی مێسیشی بۆکەم بەڵام حاڵەتەکان جیاوازی زۆرە باڵۆگۆن قاچی لەسەر یاریزانەکە مێنێتەوە تا ئاگاتە حاڵەتی مەترسی بوون و ئەوەی دەوترێت لە چوارچێوەی پرەنسیپەکانی یاسا بڕوا بکەن یعنی
بابەتێکی زۆر جوانەیە پەیوەندی بە چانسەوە هەیە چانس ڕۆڵێکی کاریگەریە وار دەگەڕێتەوە بۆی وار ناگەڕێتەوە بۆی حاڵەتمانەیە وارە ژمارێکە حاڵەتمانەیە وارە ژماری ناکە حاڵەتمانەیە داوەری ناوەڕاست قەرارەیە داوەرێکی تر بێ قەرارێکی ترە لەبەرەوە ئەم حاڵەتانە هیچیان مطلق نەماون هیچیان بۆ حاڵەتانە نەماون کە تۆ بڵی 100% ئەمەوە یا 100% ئەمەوانی سروشتی تۆپی پێ بەم جۆرەی لاتوە ئیتر بابەتەکە ئێمەش لەوەیە کە دەبێت لەگەڵ یا هەڵکەی بۆ ئیشی ئێمەوەکو پێموتون هەمیشە ئێمە کارە تەکنیکەکانی نێو یاریگای خوێنینەوەنێ و کارا و گۆڕانکارانە خوێن کە ڕانەری خوێن ئەیکات و خۆمان گیرۆدە ناکەین بەم بابەتەوانێ چونکە ئەم بابەتە تەواو باڵی کێشاوە بەسەر تۆپی پێەیە تۆ ناتوانانی قەراری لێبێ ناتوانانی قەراری لێبێت چونکە کۆی گشتی داوەرەکان ناتوان قەراری لێبن بەو هەموو زمونەوانێ هەر پێگەیەک تایبەت بە داوەری قسێکی لەسەرەکە بۆیە باشترینە حاڵەت ئەوەیە کە تۆ یعنی بەجددی خۆ بە دوور بگری لەم حاڵەتان چونکە ئەمانە ڕووداوێکی سروشتین و هیچ کاتێکیش قوبولیەتی ئەرزشی ئەنجام فەرزکردنی هیچ کەسێکیش ناکەین لەوەی کە تۆ پێ دوابێ من هەمیشە پێم وتونوتمە هەرگیز پێ دوان نەبێت تیپەکەی خۆ بە شایستەی دەبێتە پاڵەوان وەڕەخنە لە تیپێکی تر بگری هەموو تیپەکان بەشی خۆی حاڵەتێک هەیە کە لە سوودی لێری ئێمە پێی دەڵێن چی ئێمە پێی دەڵێن ئەو تیپە چانسی زیاترە کە حاڵەتە 50 لە سوودی لێرێ یعنی ئێمە بە جۆرە قسەمان نەکردووە کەستاوە بارکەین و بێڕێزی بە دەستکەوتی هیچ کەسێکیشکەین تەنها وتومانە چی وتومانە باشترین حاڵەت بۆ تۆەوەی کە ئیسفادەیەکی زۆر لە حاڵەتە 50 تۆپی پێ بکەیت ئەمریکا گەشتە قۆناغی شانزەی مۆندیال جارێکی دیکە بۆ لە قۆناغی یەکلاکەرەوە گۆڵی تۆمارکردەوە گوێی لە ساڵی 2002 کردی ئامارەکانی تایبەت بە ئەمریکا وەردەگرین پاش یارەکەی بۆستنەوەکو پێم وتن کۆمەڵی ئەمەری تایبەتی بۆ ئەمریکا تێدایە کە بۆ ئەمریکا حاڵەتێکی گرنگە ئەمریکا توانی هەڵبژاردەی بۆستنە دەربکات و تاوەکو ئێستا 7 هەڵبژاردەی ئەوروپی لە یارەکانی مۆندیال لە کۆی 16 هەڵبژاردە دەرکراون ئەمە دووەم جارە لە مێژوودا ئەمریکا بتوانێت دیاریی قۆناغی یەکلاکەرەوە بباتەوە کە یەکەم جار لە ساڵی 2002 بوو بەرامبەر مەکسیک و یەکەم جاریش ئەمریکا 3 بردنەوە لە یەک وەشانی مۆندیالیدا تۆمار بکات و هەروەها ئەمە تەنیا سێم جارە تیمێکی ناوچەی کۆنکاکاف بتوانێت لە کات یاسایی لە تیمێکی ئەوروپی باتەوە لە قۆناغی یەکلاکەرەکان دوای پێشتریش مەکسیک لە 1986 و کوباش لە 1938 ئەویان کردووە لە تیپێکی ئەوروپیان بردوێتەوە ئەمریکا 4 گۆڵی لە ڕێگەی تۆ بە جێگیرەکانەوە تۆمار کردووە کاڵبژاردەی ئەمریکا گۆڵەکەی مالک تیلمان بە لەدانی ڕاستەوخۆ و هەروەها ئەمریکا تاوەکو ئێستا لە ڕێگەی تۆپەوەستاوەکانەوە بەرزترین ڕێژەی گۆڵی هەیە لە سەرجەم هەڵبژاردەکانە فلۆریان بالۆگان کە بە کارتی سوور کرایە دەر بووە چوارەم یاریزان کە لە قۆناغی یەکلاکەرەوەدا هەم گۆڵ بکات هەم کارتی سوور وەربگرێت کە سێم گۆڵی خۆشی لە مۆندیالەتەوە پێشتر چێمان هەبوو لە یاریەکدا هەم گۆڵی کردوم کارتی سووری وەرگرتووە زێنەدین زێدانمان هەبوو لە یاری کۆتایی مۆندیالی ساڵی 2006 بەرامبەر بە ئیتالیا کە گۆڵەکەی بە لەدانی سزا تۆمار کرد بەڵام لە کاتی زیادکرا بۆی کەلەکەی لە ماتێراتزی کارتی سووری وەرگرت ڕۆناڵدینۆمان هەبوو پاش گۆڵە مێژوویەکەی بەرامبەر بە ئینگلتەرا لە مۆندیالی 2002 ئەویش بە ئەمان شێوە کارتی سووری وەرگرتووە گارنیشای بەرازیلیش ساڵی 1962 کە بەرامبەر شیلی گۆڵی تۆمار کردووە ئەویش بە هەمان شێوە کارتێکی سووری وەرگرتووە وینستۆن مەکین کە ئەندازیاری هێڵی ناوەندی هەڵبژاردەی ئەمریکایە لە یاری بەرامبەر بۆستنە 5 پاسی کوشندەی داوەکێڵی بەرگری نارەکەی بڕیەوە و کۆی گشتی پاسە کوشندەکانی لەم مۆندیالەکان 13 پاس لە مۆندیالە کە لانی کەم 4 پاس لە پێش هەر یاریزانێکی ترەوە واتە هیچ یاریزانێک هێندەی وینستۆن مەکین گۆڵ و یاخود هەلی گۆڵی بۆ هاوڕەکانی دروست نەکردووە کە 13 هەلی گۆڵ و 13 پاسی کوشندەی لە نێو بەرگریکارانی تی پێڕکابەرداوە ژمارەی ترمانەیە بۆ ئێدەن زیکۆ کە بە 40 ساڵ و 106 ڕۆژ بۆ یەکەم یاریزان جگە لە گۆڵ پارێزەکان کە لە تەمەنی 40 ساڵیان زیاتر لە یاریکی قۆناغی یەکلاکەرەوەی مۆندیالدا بەشداری بکات تەبعاً ئێمەش دەزانین ئێمەش کریستیانۆ ڕۆناڵدۆشمان هەیە بە هەمان جۆر بەڵام کریستیانۆ ڕۆناڵدۆ لە دایکبووی یعنی پێویستەکە بەشداری لە یارەکاندا بکە و کاتە ئێمە دۆخەکە وەرەگرین لەوەی کە ئەو ڕیکۆردە دەشێ بەڵام بۆ ئێستا ئەم ڕیکۆردەی کە هەیە ڕیکۆردەکە ئێدەن زیکۆیەکە دەستەبەری کردووە گرافیکی دواتر هەر لەسەر بابەتی ئامار و ڕیکۆردەکان ئینگلتەرا و کردنەوەی گرێچۆرەی 6 ساڵی پاش بردنەوە لە کۆنگۆ طبعاً گوێ لەم بابەتە بگرن کە تایبەتە بە ئینگلتەرا
هەڵبژاردەی ئینگلتەرا دوای 6 ساڵ عقدەی یاریەک لاکەرەوەشکاند. ئینگلتەرا توانین دەستکەوتی مێژووی گەورەی تۆمار بکات دوای لە قۆناغی سیودی مۆندیال 2026 توانی ئەنجامی یاریەکەی بەرامبەر کۆماری کۆنگۆ لە دواکەوتنەوە بۆ بردنەوە بگۆڕێت. طبعا ئەم ڕیکۆردە زۆر تایبەتە بۆ ئینگلتەرا، چونکە ئینگلتەرا یەکێکە لەو تیپانەی کە بە گۆڵ دوا کەوتووە لە قۆناغی لاکەرەوەکانە نەیتوانیوە یاریەکە لە کاتی یاسایی دابەرێتەوە، نەیتوانیوە یاریەکە هەڵگێڕێتەوەنی و کوی کە دوێنێ بەرامبەر بە کۆنگۆ کردی. ئەم ڕیکۆردە لە ساڵی 1966 پێشتر ئینگلیس تۆماری کردووە کە لە یاریی یەکلاکەرەی مۆندیال دوای گۆڵیان لێ دەکرێت بگەڕێنەوە یاریەکە ببەرنەوە. کامەش یادگاری نازناوە تاقانەکەی ئینگلتەرایە کە ئینگلتەرا لەگەڵ ئەڵمانیا ڕۆژاوە لە مۆندیال 1966 کەتیدا دوای داکەوتنیان بە ئەنجامی چواردوو بردیانەوە و تاقە نازناوی جامی جیانیان لە مێژوودا بەدەستێناوە و ئەم دەستکەوتە مێژوویە بە فەزلی دوو گۆڵەکەی کاپتن هاریکین هات کە دوێنێ تۆماری کرد کە توانێ عقدەی 6 دەی هەڵبژاردەکەی بشکێنێت و بلیتێکی قۆناغی 16 بۆ ئینگلیز مسۆگەر بکات و ئەم سەرکەوتنەش هیوایەکی گەورەی بۆ لای جەماوەرەکە دروست کردو بۆ لای هەندەرانی ئینگلتەرا دروست کردووە لەوەی کە ئینگلتەرا بتوانێت هەمان سیناریۆ هەمان ئەنجامەکان دووبارە بکاتەوە کە پێشتر تۆماری کردو بەدەستێنەوە. ئەوەی کە گرنگ بۆ کوپێ وتن سەبارەت بە ئینگلتەرا ئەو عقدەیە بوو کە لە دوای ساڵی 1966 ئینگلتەرا کاتێک بە گۆڵ پێش لە دوا بوو بێت نەیتوانیوەی لە کاتی یاسایی یاریەک دابێتەوە بۆی ئەمە هەنگاوێکی باش بوو ئینگلیزەکان. دوێنێ ئینگلتەرا نزیک بوو لە ماڵاوایکردن و نزیک بوو لە یاریکی دراماتیکی ڕزگاری بوو کاتیدا بە گۆڵێک دوا کەوت بەڵام دواتر هاریکین ئەم هەڵبژاردەی ڕزگار کرد و زۆر هاوڕێژ لە کاردانەوەی پۆستەکەی کاڵێن باس لەوەیەکەن ئەسیستی گۆردۆن و تاوان ئێمە جودی بیلینگامان لە بەرچاوە جودی دیکلان ڕایسمان لە بەرچاوە و هەروە تۆپەڵانەکانی گۆردۆنیشمان لە بەرچاو بەڵام ئەو دوو گۆڵەی هاریکین تۆماری کرد ئەو دوو گۆڵە بوو کە بە خودی خۆی و بە جودی و توانای خۆی بۆ فریادە ڕستی هەڵبژاردەی ئینگلتەرا چونکە هەردوو گۆڵەکە بە لێهاتووی ناوازەی هاریکین تۆمار کراوە هەم لە لێدانە سەرەکەیە کە تۆپێکە مەترێک زیاتر لە مەترێک مەترونی و 2 مەتری بۆ بڕێ ئەنجێ لێدانە سەرەکە جێبەجێەکە گۆڵ تۆمارەکە و لە گۆڵی دووەمیشە گۆڵێکە بە تەنها و تەنها تایبەتمەندی خۆیەتی لەوەیە و گۆڵە تۆمار بکات و بتوانێت سەرکەوتن بۆ هەڵبژاردەی ئینگلتەرا بەدەست بێنێت. لە ماوەی ڕابردوو بابەتێکمان هەبوو لەسەر مایکل ئۆلیسی یاخود بابەتێکمان هەبوو لەسەر هەڵبژاردەی فەڕەنسا لەسەر ئەو گلەیانەی کە لە فەڕەنساکرێ ئەم هەڵبژاردەیە هەڵبژاردەی پێدانی ڕەگەزنامەیە بە یاریزانەکان لە کاتێکدا ئەمە بۆمان ڕوونکردنەوانێ کە فەڕەنسا ئەم یاریزانانە لە فەڕەنسا لەدایک بوون و لە فەڕەنسا گەورە بوون و لە فەڕەنسا فێری تۆپی پێبوون و لە فەڕەنسا گەشەیان کردووە لە فەڕەنسا سەرچاوی داهات و ڕۆژانەیان دەستکەوتووە بۆیە غەسپە لە سەریان و حەقی واجبی خۆیانە کاری بۆ هەڵبژاردەی فەڕەنساکەن نەگۆی فەڕەنسا مەمنون بێ بەو یاریزانە بەڵکو یاریزانەکان دەبێت مەمنون بە فەڕەنسا بن چونکە مایکل ئۆلیسیەکە لەو نمونانەی کە خۆی بە مەمنونی فەڕەنسای هەڵبژاردەوە وەرن با پێکەوە چیرۆکەکە باسکەین. مایکل ئۆلیسێ بۆچی فەڕەنسای هەڵبژارد یاخود فەڕەنسای چۆن هەڵبژارد؟ پێشتریش پێمانوتن مایکل ئۆلیسێ لە لەندەن لەدایک بووە کە ئەمە سێری بایرن بە پێی چەپە سەحراوەکەی گیانی سەرسام کردەوە بە تۆمارکردنی 5 ئاسیست لە گۆڵکاری یاریەکە کە دواتر کردێتی بە 6 ئاسیست بۆتە داینامۆی کەڵەشێرەکان و دەزانین دەمیاریزان نوێنەرایەتی 3 وڵاتی دیکەش بکات جگە لە فەڕەنسا. ئۆلیسێ لە ساڵی 2001 لە لەندەن لەدایک بووە باوکی نەیجیریا دایکی ڕێگەزنامەی فەڕەنسا و وڵاتی جەزایری هەیە بەم پێیە ئەو دەیتوانی بۆ هەر یەکێک لەم 4 هەڵبژاردەیە یاری بکە کە کوێیەکە فەڕەنسا جەزایر نەیجیریا و هەروە هەڵبژاردەی ئینگلتەراش ئەو شوێنەی کەتیایە لەدایک بووە. بۆچی فەڕەنسای هەڵبژاردووە؟ گرافیکی دواتر تاوان وەکو پێموتن دەیتوانی بۆ 4 هەڵبژاردە یاری کە ئینگلتەرا فەڕەنسا جەزایر و هەروەها نەیجیریاش. ئۆلیسێ هەر لە منداڵیە و پەیوەندیکی پێوێزی بە فەڕەنساوە دەڵێت دایکم فەڕەنسی و لە منداڵیەوە میشە داتم بۆ ئێرە شانازی بە فەڕەنساوە دەکەم و بە زەینەدین زێدان و تێری هێنری سەرسام بووم. ئۆلیسێ لەبارەی هەوڵانشی کە دراون بۆی لەبارەی نەیجیریاوە ئەڵێ یەکەم وڵات نەیجیریا لە ساڵی 2021 ناوین لە لیستی یەدەی هەڵبژاردەکە دانا بۆ یارەکانی پاڵاوتنی جامی ئەفریقا تاوان گرافیکی دواتری سەبارەت بۆ ئۆلیسێ. جەزایر لە ساڵی 2023 جەمال بلمازی ڕانیرێ و کاتی جەزایر هەوڵێکی زۆری دا بۆ ڕاکێشانی تەنانەت یاسر العروسی لە ئینستاگرام پامی بۆ نردووتی چاوەڕێتین بەڵام ئۆلیسێ وەڵامی نەدایەوە. ئینگلتەرا گەورەترین مەترسی بوو بۆ ئۆلیسێ
کە گاری ساوزگەی دەویست بۆ یۆری 2024 بانگی بکات بەڵام هەندێک ڕێکاری کارژێڕووی داواکاری و ناسنامەی کاتی زۆری خاندونەی توانی بۆ ئینگلتەرا ئامادەی بکات تەمان لەو کاتەدا کاری بوانی کریستال پالاس دەکرد ئۆلیسێ ساوزێت هەوڵێکی زۆری دام یاریزانە بکات یاریزانێکی ئینگلیزی بەڵام ڕێکارەکانی نەگەیشتنەوە حاڵەتی کاری بۆ ئینگلتەرا بکات وەفاداری بۆ فەڕەنسا تێرێنری ڕایەنەری ئۆلۆمپیادی فەڕەنسا سەرسامی خۆی بۆ ئۆلیسێ دەربڕیوتی ئەو دەویست تەنیا بۆ فەڕەنسا یاری بکات جەستەم دەلەرزێت دەیتوانین لەگەڵ ئینگلتەرا بچێتەوە بەڵام بڕیاریدا لەگەڵ ئێمە بێتە ئۆلۆمپیاد ئەو خەونی تەنیا فەڕەنسایە واتە تێری هەنری لەبارەی ئۆلیسێ ڕوونکردنەوەکە بەو جۆرە دەدات ئەڵێ ئۆلیسێ دەیتوانی لەگەڵ هەڵبژاردننی ئینگلتەرا بەشداری لە ئەوڕۆ بکات ئەخود بە جۆرێ لە جۆرەکان ئامادەی ئەوەی تیا بوو ئەتوانە پەلەی لێ بکرێ لەوەی کە بۆ یاریەکانی یۆرۆ لەگەڵ ئینگلتەرا ئامادە بێت بەڵام ئەم یاریزانە خۆی هەر چاوەڕێی کرد و ڕەتی کردوانێ بەشداری لەگەڵ ئینگلتەرا بکات و تەنها تایبەتمەندی ئەوەی وەرگرت کە ئەم دەیەوێت دیاری بۆ فەڕەنسا بکات و دەستکەوتەکەش لە تێری هەنریەوە دەستی پێکرد بۆی توانی ئەم یاریزانە ڕاکێشە هەڵبژاردنی فەڕەنساوە لە ئۆلۆمپیاددا کە بەشداری پێکرد و بە یەکەم ساتی بەشداریکردنی یاریزانەکە لەگەڵ هەڵبژاردەی نیشتیمانی فەڕەنسا بەم جۆرەش تێبگەی لەوەی کە بۆچی نابێت ئەم بابەتە لەبارەی فەڕەنساوە باس کردەوە لەسەر فەڕەنسا بوتی ئەوە تا ئۆلیسێ 4 بژاردەی لە بەردەمدا بووە هەڵبژاردەی نێجیریا خچێتێنەوە پێگاتە نەچواری بۆ بکە هەڵبژاردەی جەزایر بانگشتی کردو لە ساڵی 2023 نەچواریکە هەڵبژاردەی ئینگلتەرا لە ساڵی 2024 گاری ساوزگەیت هەوڵێکی زۆری داوە ئۆلیسێ بات هەڵبژاردەی ئینگلتەراوە بەڵام ئۆلیسێ بە هەمان شێوە نەچووە و یەکەم دەرکەوتنیشی لە فەڕەنسا دەچێتە ئۆلۆمپیاتی 2024 کە تێیدا ئۆلیسێ چێ بەشداری ئۆلۆمپیاتەکە لەگەڵ هەڵبژاردەی فەڕەنسا ئەمە ئەم تایبەتمەندیە کە خودی یاریزانەکە و بەڵگەی قسەکەی منە لەوەی کە دەبێت ئەمان سوباسگوزاری فەڕەنسا بن ئۆلیسی خۆی بە باشی زانیەوە بۆ داهاتووی خۆشی بە باشی زانیەوە کە درێستی هەڵبژاردەی فەڕەنسا پۆشێ و بۆ هەڵبژاردەی فەڕەنسا یاری بکە بۆ هەڵبژاردەکە لێرە بەم جۆرە بۆتەوە بابەتێکی زۆر زۆر گرنگمان هەیە کە زۆر کادەم قسەیەکەین و هۆکارەکەی نازانین هەمووتان دەزانن قسەیەکی باو هەیە لەلایەن هاندەرە ئەڵمانیەکانەوە کە دەکرێت یا بۆ نمونە لەلایەن هاوڕەکانتەوەی کە دەکرێت یا لەلایەن بێژەری یارەکانەوە کە گوێ لێ بێڵێ چی ئەڵێ مەعەڵ ئەڵمان لەیسەل ئەمان ئەڵێ لەگەڵ ئەڵمانیەکانە سەلامەت نی یا سەلامەت بوونی نییە سەلامەتی بوونی نییە ئەم قسەی خۆ لە خۆ نەکراوە بۆچی ئەوتێ لەگەڵ ئەڵمانیا سەلامەتی بوونیە لەگەڵەوەی ئێستا تۆپی پێی ئەڵمانی ئەم قسەی ئێستا شمولی تۆپی ئەڵمانی ناکە تۆپی پێی ئەڵمانی لە نەغڕۆبوونێکی گەورەیە ئۆلیڤەرکان بابەتێکی زۆر جوانی لەسەرمە بڵاو کردوەوە باس لەوە کە مادام سێ ڕانەری جیاواز سێ ستایلی جیاواز مەبەستی لە یواکیملۆفە مەبەستی لە هانز فلیکە مەبەستی لە ناگلیسمانە هەر سێ ڕانەرەکە نەیانتوانیەوە لەگەڵ ئەم هەڵبژاردەیە سەرکەوتوو بوون چ مۆندیال 2010 قۆناغی کۆمەڵەکان ماڵاویان کرد چ مۆندیالی 22 قۆناغی کۆمەڵەکان ماڵاویان کرد چ لە مۆندیالی ئەمساڵ کە لە قۆناغی دووەم بەڵام هەر لە قۆناغی 32 ماڵاواییان کرد ئۆلیڤەرکان زۆر جوان دەڵێت ئەم هەڵبژاردەیە لە کێشەیەکی گەورەی ئامادەم سێ ستایل ڕایەنەری جیاواز نەیانتوانی سەرکەوتوو بوون کەواتە ئێمە کێشەکەمان ڕایەنەر نییە بەڵکو کێشەکەمان لە ڕێخستنەوەی تۆپی پێ وڵاتەکەمانەیە پێویستمان بە ڕێخستنەوەیکی گەورە هەیە چونکە ئێمە وەکو ڕابردوو نەماوین قسەکە ئۆلیڤەرکان 100% تەواو تۆ لۆف کە سەرکەوتنی لە 2010 لە 2014 سەرکەوتو نەبووە هانز فلیک سەرکەوتو نەبووە ناگلیسمانیش سەرکەوتو نەبووە کەواتە تو کێشە لە تۆپی وڵاتەکەتە نابێت ملبەیتە سەر ڕانەر و بڵێ وڵای کێشەکەم هەر ڕانەر و ڕانەرەوەکۆی هەر ئیتالیا هەر فریای ڕانەر گۆڕینەکەی ئەبێ چی بنەڕچەی تۆپی پێکەوت چاکەی بەڵام ئێمە باس لەمە ناکەین باس لە ڕابردووی ئەڵمانیاکەین بۆچی وتراوە ماڵ ئەڵمان لەیسەل ئەمان ئەمە لە چیەوە دروست بووە و ڕووداوی پشتم چیرۆکە چییە وەرن با پێکەوە باسی ئەو بابەتە بکەین بۆچی ئەم بابەتە باس کراوە تەمان شتێکمان هەیە پێی دەوتێت پەرجوو یاخود معجیزە لە مۆندیالی ساڵی 1954 ڕوویداوە چییە بابەتەکە هەنگاریا پاڵاوانێکی زۆر بەهێزی لەم مۆندیالە دەست پێ کردووە کە لە قۆناغی کۆمەڵەکان کەو کاتە ئەڵمانیا ڕۆژاوە بووە ینی ئەڵمانیا ئەوە نەبوو بوویتری ئەڵمانیا ڕۆژاوە بووە بە 8 گۆڵ بەرامبەر بە 3 گۆڵ لە قۆناغی کۆمەڵەکانە ڕوبەڕووی هەڵبژاردی ئەڵمانیا بۆ تەوانێ و توانوێتی ئەو ئەڵمانیا ڕوبەڕووی شکست کاتەوە لە قۆناغی کۆمەڵەکان بە 8 گۆڵ بەرامبەر بە 3 گۆڵ و لەو یاریشدا بەرگریکاری ئەڵمانی ڤێرنەر لایبریک
بڕیاری داوە پوشکاش تووشی پێکام کە و لەو پاڵەوانێتیە دووری بخاتەوە کە هەرو کاتیش یعنی بابەتەکە ڕوویە ئەوەی پێڵێن پەرجووی مۆزیزەی بێرن لە مۆندیال 1954 چیە کە لە یاری کۆتایی ظروفی مۆندیالەکەەوە بڕاستە ئەڵمانیا یاری خۆناغی کۆمەڵەکانی دۆڕان بە 8 گۆڵ بەرامبەر بە 3 گۆڵ بەرامبەر بە هەنگاریا یاخود مەجەر بەڵام دواتر ئەم دوو تیپە گەشتنەوە یاری کۆتایی و لە یاری کۆتایی جارێکی دیکە ڕوبەڕوو یەک بوونەوە لەو کاتەدا کە پوشکاش ئەو بەرگیرکاری ئەڵمانیا لایبریک بەڵێنەکەی خۆی بردە سەر لەو یاریە پوشکاشی تووشی پێکان کرد بەڵام پوشکاش ئامادە بوو بۆ یاری کۆتایی باسی لەوە کرد کە دکتۆرەکانی هەنگاریا بە پوشکاشیان وتبوو کە دەبێت حەزەری تاوکەی بەڵام پوشکاش ئامادەی یارەکە بوو و هەروە هەنگاریا بەدەر لە پوشکاش دوو باڵیتری ێرشبەریە بوو بەڵام پوشکاش ئەو کاتە لەگەڵ ڕانەرەکەیە ڕێکەوت لەوەی کەواز لەم دوو باڵە بێنێ و خۆی لە توانای دامی یاریە کۆتایی پێبێنێ لە سوود هەنگاریا یەکلای بکاتەوە خۆتان بزانن پوشکاش یەکێکە لەو ئەستێرە گەورانەی مێژووی تۆپی پێ کە باز لەوە دەکرێت کە بە تەنها جیاوازی بۆ وڵاتەکەشی دروست کردووە بۆیانەکەی دروست کردووە هیچێکە لە ئەفسانە گەورەکانی تۆپی پێ کە بەم جۆرە ناوی دێنێ هەر لەو یاریە پوشکاش بەڵێنەکەی خۆی دەباتە سەر دوو گۆڵ تۆمارەکە هەنگاریا پوشکاش گۆڵە دەکات پاشان ئەڵمانیا لە نێوان جێمەکانە یاخود ئەنجامەکەی یەکسان دەکاتەوە نیوە یەکەم وای لێ 2-2 یەکسانە بن ئەی چی ڕۆیە لە نیوەی جێمەکان تاوان وەکو پێم وتن هەنگاریا پێشتر یاری 83 لە ئەڵمانیا بردوێتەوە لەم یاریێشە پێش دەکەی لە پێش ئەڵمانیا بەڵام ئەڵمانیا گەڕێتەوە لە نێوان نیوەکان سەرۆکوەزیرانی هەنگاریا داوای بەشداریکردنی دوو یاریزانیە دەکە کە ئەو دوو یاریزانە باڵم بەشداریکە یارەکە لە پوشکاش تێگا چونکە پوشکاش خۆی داواکاریەوە لە ڕانەرەکە کاڵێ با ئەم دوو یاریزانەی باڵە بەشداری نەکەن چونکە ئاقاری یارەکەمان تێک دەچێت من بەڵێن دەدەم سەرکەوتن لە میاریا بنووسمەوانێ بەڵام لەسەر داوای سەرۆکوەزیران ڕانەری هەنگاریا بەڵێن دەدات بەوەی کە یاخود ڕانەری هەنگاریا بەڵێنەکەی سەرۆکوەزیران جێبەجێکە داواکەی جێبەجەکە و دو یاریزانە باڵە بەشداری پێکە ئەمە ژوا دەکات پوشکاش وەکو پێویست لە یارەکەیە دەرنەکەوێ و تووشی نیگەرانێکی زۆرە بێ کە لە جێمی دۆم پوشکاش ناتوانێت بەو ئاستە بەرزەوە دەرکەوێت کە پێی دەرکەوتووە وە کۆی گشتی ژوای لێدێ ئەڵمانیا لە خولێکی 84 گۆڵی سێم و بردنەوە لەسەر هەنگاریا تۆمار دەکەن و بەم ئەنجامە هەڵبژاردەی هەنگاریا ڕوبەڕووی شکست دەبێتەوە لە بەرامبەر ئەڵمانیادا و ئەڵمانیا بۆ یەکەم جار لە مێژوویدا نازناوی مۆندیالی دەستەبەر دەکا کاتێک لە یاری کۆتایی بە 3 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ لە هەنگاریا دەبنەوانێ و تەداخلی سەرۆکوەزیران ئەبێتە هۆکاری شکستی هەڵبژاردەی هەنگاریا کە ئەوکات بە سەرکرداتی پوشکاش هەنگاریا یەکێک بۆ یاخود مەجەر کە پێوتاوە مەجەر یەکێک بۆ لە هەرە هەڵبژاردە گەورەکان و هەلا هەڵبژاردە ناوازەکان کە ڕکابەری لەسەر پاڵاوانەتەکانی تۆپی پێکردووە ئەلێمەوە ئەلەم یاریەوانێ بە ئەڵمانیا وترا ماڵ ئەڵمان لەیسەل ئەڵمان ماڵ ئەڵمان لەیسەل ئەمان کامل دیوە عەرەبیەکەیەتی لەگەڵ ئەڵمانیا سەلامەتی بوونی نییە بۆ لەبەروی ئەڵمانیا لەم مۆندیالەیە لە قۆناغی کۆمەڵەکان بەرامبەر بە هەنگاریا بە 8 گۆڵ بەرامبەر بە 3 گۆڵ ڕوبەڕووی شکست هاتووە بەڵام ئەم تیپە کۆڵی نەداوە گەیشتوتەوە یاری کۆتایی لە یاری کۆتایی ژەگەر چی بەنجام دواکەوتووە بەڵام ئەڵمانیار کۆڵی نەداوە گەڕاوەتەوانێ و توانیشی لە کۆتایە بە 3 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ لە هەنگاریا بێتەوە تۆ بێنە پێشچاوی خۆت هەڵبژاردەیەک لە قۆناغی کۆمەڵەکان یاریکی بەش گۆڵ بەرامبەر بە 3 گۆڵ دۆڕانە بێ ئەمە چی لە خۆیان گۆڕیوە تاوەی یاریکی تر سەر ڕاوی بە گۆڵیش دواکەوتووە توانیوێتی 32 ئەنجامەکەڵ ژێرێتەوە بۆیە لەم یاری هەنگاریا و لەم پاڵەوانێتیەوانێ ئەو نازناوە بەسەر ئەڵمانەکانە دراوە و هەمیشە ئەمە وتراوەتەوە لای ئێمە بەڵام ئێستا بەداخەوە تۆپی پێی ئەڵمانی لە شکستێکی گەورەیە نەک ئەوەی کە ئەم بابەتە وجودی نەماوە تەنانەت خودی تۆپی پێکەش لە مامەڵەکردنێکی ئاسایی لە مۆندیالێکدا ناتوانێت ئەو مامەڵە تەندروستە بکەوت ناتوانێت ئەو وجودیەتی خۆی بسەلمێنێ لەوەی کە پێشکەشی کردو ئەمەش بابەتی ماڵ ئەڵمان لەیسەل ئەمان بابەتێکی دیکەمان هەیە کە ئەو فیفای لێرە بواە بۆ ئێمە زۆر باش بوو بابەتی کۆمنتە نەشیاوەکان کە بەداخەوە وڵاتی ئێمە وڵاتێکی یاخود نیشتیمانی ئێمە پڕێتی لەم جۆرە گەڕە لاوژەیە پڕێتی لەم شتە ناشرینە کە چییە زۆر قسەکردنە لەسەر شت ڕەخنەگرتنە لە شت فیشەگنانە بە تاریکیەوانێ
یعنی لەسەر هەر شتێ بڵێ ڕەخنە لێگرێ بۆ نمونە تۆ ڤیددیویەک بڵاوەکەی تاوانێ ڤیددیۆکەت یەک خولەکە کابرای یەک سانی سەرەتای گوێی لێگرێشتەکەی بەدڵ نیە یەکسەر دانیشێ داڕشتەیەکت بۆ نووسێ بە کۆمنتی نەشیاوێ کە شوور بەخوا ئێسش لێپرسینەوەیکی باش لەم کۆمنتانە هەیە من چونکە بەڕاستی ئەمە بێتە هۆی ناشرینکردنی کۆمەلگا تۆ ئەبێ بزانی ئینسان زۆر گرنگە کە کاتێک کۆمنتێک دەنووسێت دەبێ بزانێت تۆ باوکت هەیە تۆ برات هەیە تەنانەت ئێستا سۆشیال میدیا وای لاتووە ئەو کەسانشی هاوڕێتن لە فەیسبوک کۆمنتەکانت دەبینن من بۆ هەمووتان دێڵێمەوە ئێڵێمانێ ئەو کەسانی کە لە لای منەوە لە ئەکاونتەکەمانێ ئەم فرێن دەبن لەسەر ئەوەیە کە لە پێگەیەکا کۆمنتێکی نەشیاوت نووسیۆ من ڕاستە خۆکەی بینم یەکسەر چم کەسەکان فرێن دەکەم چونکە بەجددی ئەم بابەتانە زۆر ناشرینن کاتێک تۆ دانیشی کۆم چونکە هەموو کەزەی بینێ تۆ ئەبێ حرمەتی ئەوانە دلابێ و حرمەتی خودی خۆشت دلابێ چونکە ئەمە بە ناوی تۆ وەڕوە و ڕێزگرتن لە خودی خۆت و لە کەسایەتی خۆت بۆیە کۆمنت بابەتێکی تایبەتە پێویستەکە پابندی پێوت ئێستا ئێمە لە مۆندیالیش کێشەی ئەم کۆمنتانەمان هەیە بەڵام فیفا نەیانڵێ وا باسانی بەسەرانە بچێ وەرن با بزانین بابەتەکە چییە پۆستی بێڕێزیکردن بە مۆندیال ڕێژەی لە 133 زیادی کردووە کە ئەم ڕێژەیە زۆر زیاترە لەو ڕێژەی لە مۆندیالی قەتەر وجودی بوو کە لە کاتێکا لە قەتەر گلەیەکی زۆری هاندەران هەبوو لەوەی ڕێگەیان نادرێ بە خواردنەوە کوحولیەکان گلەیەکی زۆری هاوڕەگەسخوازان هەبوو بۆی ناڵ ئاڵاکانیان بەرزکەنەوە یا بۆ نمونە شت لە دەستکەنەوە شتانە ڕێگریە مۆمانەکرا بەڵام هێشتا بێڕێزیکردن بە مۆندیالەکە و بە فیفا و بە بەڕێوە چوونەکەی هێندەی ئەم مۆندیالە نەبووە کە پۆستی بێڕێزیکردن بە ڕێژەی لە 133 زیادی کردووە فیفا 6 ملیۆن پۆست کە نووسراوە شیکار دەکات تەبعاً لەم پۆستانەیە کەسانی دیاریتیە کەسانی دیاریتیا بۆیە فیفا بە دوواداچوونیان بووە کە دەگەڕێ بە دوای ئەکاونتەکانە 89,000 لە کوێم 6 ملیۆن پۆستی کە شیکاری بۆ کراوە 89,000 پۆست و کۆمنتی نەشیاو دەستنیشان کراون بۆ لێپێچینەوە وریا خۆتامە لە کاتێکدا لە مۆندیالی پێشوو تەنها 6,700 پۆستی یاخود کۆمنتی نەشیاو هەبوو بۆ بابەتەکانی مۆندیالی یعنی لە مۆندیالی قەتەر سەرەڕای ئەو هەموو ناڕەزایەتی کە خەڵکێکی زۆر هەیبوو کە خەڵکی ئەوروپی بیانی هەیبوو 6,700 پۆستمانە بوو بەڵام تاوەکو ئێستا 89,000 پۆست و کۆمنتی نەشیاو دەستنیشان کراون بۆ لێپێچینەوە لەلایەن فیفا بابەتی دواتر کار لەسەر و بابەتەیە کە ئەمە زیاتریان لە 111 و بێڕێزیانە نیشانەی ڕەگەزپەرستیان پێوە دیار بووە واتە ئێمە کۆی گشتی و پۆستانەوە بگین 111 پەیوەندی بە ڕەگەزپەرستی ویتر بەرامبەر یاریزانێکی ڕەشپێست بەرامبەر یاریزانێکی سپیپێست 181,000 کۆمنت بەهۆی بڵاوکردنەوەی ڕق و چینە شاردراو نەتوانێت واتە ئەم کۆمنتانە کە نووسراون فیفا شاردوونیەتیانە لەبەری ڕق و چینەی تێدا بووە و لێکۆڵینەوەی چڕ لەگەڵ نزیکەی 1000 بەکارهێنەر دەست پێکراوە کە ئەم کۆمنتانەیان نووسیە و 100 حاڵەتیش دیاری کراون کە ڕێکاری ینی کۆمنتەکان چۆنە فەرقیەیە فیفا جەختیشی کردوتۆ کەم دیاردەیە تەنیا بە شاردنەوەی کۆمنتەکان کۆتایی نایەت بەڵکو لێکۆڵینەوەی چڕ لەگەڵ نزیکەی 1000 بەکارهێنەر دەست پێ بکراوە زیاتر لە 100 حاڵەتیش دیاری کراون کە هەموو مەرجە یاساکانیان تێدایە بۆی ڕێکاری داوەریان بە دوادا بگیرێ واتە فیفا ڕێگە نادات ئەم حاڵەتەی بەسەراتی پەڕێ بەڵکو کۆڵ نادات و هاتووە چی دەکات بەرامبەر بە 100 حاڵەت کە دیاری کردووە لە کۆی ئەو ڕێژەی کە من بۆم باسکردن لە کۆمنتە نەشیاوەکان کە بۆ فیفا نووسراوە 100 حاڵەتیان هاتووە ڕێکاری داوەری بەرامبەر دەگرێتە بەر و بە دوای کەسەکە لێپێچینەوەی لەگەڵ دەکرێت و دەدرێتە دادگا و تا حاڵەتەکە بە تەواتی یەکلا بێتەوە واتە وریا خۆتان من وریا کۆمنتەکان من کۆمنتەکان لێپێچینەوە لێ دەکرێت و من پێم وایە ئەمە ڕێکارێکی زۆر باشە بۆ سنووردارکردنی بێڕێزیکردن بۆ سنووردارکردنی ڕێزگرتن لە چواردەورەکەت ڕێزگرتن لە بەرامبەرەکەت چونکە بەجددی ئێمەش گیرۆدەیەکی زۆری ئەم کێشەین و من وەکو خودی خۆم شکور باشم لەخوا بەزار من لە ناو کەسانی لە سۆشیال میدیا و یعنی بۆ نمونە لە ناو کەسایەتیە وەرچەکان شکور بۆ خوا کە ڕەنگە پەیوەندی بە خۆشمەوە هیچ فەزلی خوایە و هەندێکیشی پەیوەندی بەو کەناڵی کاری تێداکەم و پەیوەندی بەیشکردنی خۆمەوە بێت بەڵام هەر بەرمانەکەوێ نییە بەرمانەکەوێ هەر قسەمان بەرەکەوێ بەڵام وتە قسەکانیش وەکو پێم وتر خەڵک تااقەتی نییە سیرکە بەڵام
من هیوادارم ئێمە هیچ کات نەکەوینە ئەو ڕێگەی کە ئەم ڕێکارانە بەرامبەر بە هاونیشتیمانیەک هاوزمانێکی خۆمان هاوڕێکی خۆمان بەکاربێنین بەڵام دڵنیا بن هەموو شتێکیش سنووری خۆی هەیە و هەموو شتێکیش تا سنوورێکی خۆی ڕێپێدراوە یعنی پێویستەکات تۆ سنوور بۆ خۆ دیاریکەی لەوەی ڕخنەکە لەباری چیە بۆیەوە تا فیفا لێکۆڵینەوە لە 100 حاڵەت دەکات و بە دوواداچوونی بۆ دەکات و تاوەکو حاڵەتی داوەریانەیە بۆیە هیوادارم وریا کۆمنتەکانتان بن و بە وریاییەوە مامەڵێکی تاو لەگەڵم دۆخەدا بکەن و هۆکاری زیادبوونەکەش وەکو یەکێک لەو هۆکارانەی کە دیاری کراوە باز لەوە دەکرێت مۆندیالی ئەمساڵ فراوانتر بۆ چلۆ ژەڵبژاردە بەشداریان کردووە ئەو بازدانە گەورەیەش لە ڕووی سوکاتەکانەوە کە زیادی کردووە نیشانەی بڵاوبوونەوەی چڕی گوتاری ڕق و چینیە لە جیانی دیجیتالدا کە فیفا بە ڕشێکی بەردەوام بۆ سەر یاریزانان وەسفەکە ئەگەر بزانن ئێستا ئێمە هەر زەلامان هەیە کاکە لەسەر میسی و ڕۆناڵدۆ بەخوا دنیای هێنێتە خوارەوە لەسەر هەڵبژاردی وڵاتەکەی دنیای هێنێتە خوارەوەانە پێی بڵێ خۆ گۆجی پێی بڵێ خۆ قاچی وایە پێی بڵێ خۆ وایە پێی وایە خۆ وای قوبوڵێتی بەڵام بڵێ مسی لە یاریە شانی کارتی سوور بوو دنیا هێنێتە خوارەوەی ینی دنیا بەم جۆری لاتوە و بۆیە یعنی بۆ هەموو بە هەمان شێوە بە نمونە کاکە کابرا وەرە پێی بڵێ هەندێری ڕۆناڵدۆی بڵێ کاکە ڕۆناڵدۆ یاری کۆلۆمبیا خراب بوو دنیا کاولەکە یعنی بە جۆرێگەڵی ئەگەر قسە بە خۆی بڵێ بەو جۆرە دیفاع لە خۆی ناکە ئەمە چییە؟ ئەمە بەجددی من پێ دەڵێم لە کەمکردنەوەی کەرامەتی خۆت چونکە خۆت لە پێش هەموو شتێکی خۆت لە پێش هەموو شتێکی کەرامەتی خۆت دوێنەکەی خۆت پۆستەکەی خۆت کە لە فەیسبوک یاکی کە لە ئەکاونتێکی تر یاکی لەو کۆمنتێکی نووسی کەرامەتی خۆتە کەرامەتی خۆت لە پێش هەموو شتێکە تۆ ئەبێ بەرگری لە کەرامەت و کەسایەتی خۆتکەی لە کەسێکی بێگانە لەمە ئیشی تۆ نییە بەمە لە کەسایەتی خۆت دێنیتە خوارەوانێ بۆی من باشکرا دووبارەیەکەمەوە قسەیە و زۆر بە ڕاشکاویش پێتان ئەڵێم ئەو کەسانی کە لە ناو سۆشیال میدیا فرێندی من بوون ئێستا لە فرێندیم نەماون زۆر بە ڕاشکاوی پێتان ئەڵێم ئەوەیە کە لە شوێنێکا قسێکی نەشیاوتان وتووە ئیتر هاندەری ڕۆناڵدۆی قسەت بە هاندەرانی میسی و توی هاندەری میسی قسەت بە هاندەری ڕۆناڵدۆ و توی قسەت بە هاندەری هەڵبژاردێکی تروتە من لای خۆمەوە ڕێگەم فرێد یەکەم و ئەم بابەتە نێڵم چونکە بەڕاستی من کەسایەتی ئەوم لاگرنگتر تا کەسایەتی یاریزانانەی تۆپی پێ یاوە قسەیە لەسەر تۆپ پێکەین ئەمەش وریابوون لە کۆمنتە نەشیاوەتەکان و لە حاڵەتەکانی تۆپی طبعا بلیتی مۆندیالی هەمیشە کێشەیە من لە مۆندیالی قەتەریش پێم وتن کۆمەڵی بازرگانمان هەبوو لەم کوردستانە کە لە قەتەر بازرگانیان بە خەڵکەوە کرد کۆمەڵی هاوڕێی ئەزیز هەبوون کە بلیتی یارەکانی مۆندیال نەیانتوانی بوو گەشتی وڵاتی قەتەرکەن چونکە ئەو کاتە قەتەر هەیاکاردیە بۆی ئەوەی کە هەیاکاردیان بۆ نەگەڕابەوە نەیانتوانی یا بیانە دەست کۆمەڵێک هاوڕێ بۆی کە لەوێ بتوانن پارەکان نەفەوتێ پارێکی باشیان بۆ بگەڕێتوانێ بەڵام بەداخەوە لەوە شاخیانەتیان لێکرایمە هەر بەم جۆرە یعنی خۆخۆریمانتیە بلیتەکەیان بە پارەیەگە فرۆشتوانێ بەوی و بە پارەی فرۆشتمەوە بە پارێکی زۆر گەورەتری کرد و ئیسفادی دووقاتی زیاتری خۆی لێڵ دەگرت کە بەڕاستی ئەمە کارێکی ناشتیم و بەرامبەر باو نیشتیمانیان کرا لە مۆندیالی قەتەر بەڵام سەرباقی ئەمە لەمە ناشترین تریشمان هەیە لەمە ناشترین تریشمان هەیە لە چی لەلایەن کۆمپانیای ناودارەوە کاری ناشترین تر کرا وەرم زاین چییە قەیرانی بلیتەکانی مۆندیالی 2026 کۆمپانیای ستاپ هاپ نەیتوانیوە بلیت بۆ کڕیارەکان دابین بکات کۆمەڵێک لە هەندەرانی تۆپێ داوایکی یاسایی بە کۆمەڵیان لە جی پلاتفۆرمی بەناوبانگی فرۆشتنەوەی بلیت ستاپ هاپ تۆمار کردووە ئەمەش دوای کۆمپانیاکە نەیتوانیوە بلیتی یارەکانی مۆندیالی 2026یان بۆ دابین بکە وردەکاری کێشەکە چییە؟ ئەڵێ داواکە بە فەرمی لە دادگای فیدراڵی مانهاتن تۆمار کراوە هەندەران پێیان دەڵێن کە پارێکی خاڵیان داوە بەڵام بلیتەکانیان وەرنەگرتومەش بۆتە هۆی بێبەشبوونیان لامەدەبوونیان لە یارەکانی مۆندیالی 2026 و بە فیڕۆچوونی پارەکانیان وەکو پێشموتن کڕیارەکان پارێکی زۆریان بە بلیتەکان داوە و هەروەها بلیتەکانیان بەدەست نەگیشت و سکاڵانیان تۆمار کردووە لێرەدا هەندەران تەنیا داوای قەرەبووی پارەی بلیتەکان ناکەن کامان بلیتەکان ناکرێت بەڵکو دەڵێن چی؟ دەڵێن تێچوویکی زۆری فڕۆکە و هوتێلمان کێشاوە ئێمە هاتوینەتە خاکی ئەمریکا بۆ ئامادەی بینینی یارەکان بین ئێستا بلیت نییە ئێمە بچینە نێەوە بۆ سیرکردنی یارەکان ئێمە ئیشمان چییە بە ئەمریکا ئەگەر سێری یارەکان نەکەن بیلفعل خۆ قسەکە تەواوە تێبینەکە لە جێ خۆیەتی ئەو بە وعدی بەڵێن لە کۆمپانیای ستاپ هاپەوانێ هاتۆتە ئەمریکا و خۆی گەشتەکەی کردووە خۆی ویزەی وەرگرتووە خۆی هاتووە هوتێلی گرتووە تەنها چی تەنها تۆ تکتی یارەکەی بیتی و بەشداری یارەکان بکە بەڵام تکتەکان وجودی نییە هەندەران داوای قەرەبوویکی دارایی گەورەیەکەنەوە چونکە پێیان وتون ئێمە ئەگەر ئێوە نەبوونایە بە هیچ جۆرێک نەداهاتین ئەمریکا هیچ ئیشمان بۆ نەبوو بە بین گەشتی ئەمریکا بکەین ئیشمان بە سەردانیکردنی وڵاتی ئەمریکا نەبوو تەنها بینینی یارەکان نەبێ
لە بەرامبەرم قەرەبوویە داوای قەرەبوویکی گەورە دەکەن طبعاً هاندەران لە سۆشیال میدیا تووڕێی خۆیان دەربڕیوە و کۆمپانیاکەش خۆی لە کۆتا ساتەکاندا پێی وتون پارەی بلیتەکانی بۆ جێڕاونەتەوانێ پێی وتون بلیتەکان هەڵوەشاوەتەوانێ بە حکمەوەی نەماوە طبعاً بەڵامەمان گەشتەکان کردومان چاوەڕێ بوون بەڵێن دڵنیاییەوەیان هەبووە کە ستاپ بلیتەکانیان بۆ دابینەکە بەڵام ئەو لە دەستپێکی یاری لە پێش دەستپێکی یارەکان ئاگاداری کردوونەتەوانێت کاکە هیچ بلیتێک بەردەست نییە ئەوە پارەکانتان بۆتان دەجێڕینەوەنێ و بۆیە ئەم هاندەرانە ئەڵەن تەنیا گەڕانەی بریتی پالەکە بەس نییە چونکە ئەوان تێچووکی زۆریان بە فڕۆکە و تێل کێشاو بۆی بگەن ئەمریکا و مەکسیک فیفا پێشتریش هۆشداری دابوو و داوای لە هاندەران کردبوو تەنیا پەنیابەر نەبەر پلاتفۆرمی فەرمی خۆیان بۆ کڕینی بلیت و مامەڵە لەگەڵ ماڵپەڕەنە ناسراوەکان نەکەن بەڵام زۆرێک لە هاندەران بۆی نەبوونی بلیت لە ماڵپەری فیفاە پەنیان بردووە بەر بەرنامەی ستاپ هاب و داواکارەکان داوای قەرەبووی ملیۆنین هاندەران داوای قەرەبوویکی دارایی گەورە دەکەنەوە پێیان وایە زەرمەند بوون ئەمەش وەک سزا بۆ ڕێکلامی درۆینە و نەپاراستنی مافی بەکاربەر تابان ئێستا داواکە لەسەر ستاپ هاب تۆمار کراوە 1 و 2 و 3 و 4 نین داوایکی یاسایە دژی کۆمپانیاکە بەرز کراوەتەوانێ و داواکان ڕێکاری یاسایی وەردەگرن و یا ئەوەتە حەق بە کۆمپانیاکە درێ یاوەتە حەق بەو خەڵکە درێ و کاتە کۆمپانیاکە تووشی زەرێکی گەورە دەبێت و پێویستەکە قەرەبوویان کاتەوە داواکە لەسەر لێکۆڵینەوەی بەڵام جارێ بڕیاری کۆتایی نەدراوە وەڵامی کۆمپانیای ستاپ هاب چییە؟ ستاپ هاب ڕەتی کردوتۆ بەی جۆرێک لە دوانی ڕاستەوخۆ لەسەر داواکە بدات بەڵام پێشتر ڕایگەاند بوو کە کێشەکان پەیوەندیان بە ژێرخانی ڕێخەرانی مۆندیال خۆی هەبووە و هیچ کێشێک لای ئەمانەوە ڕویان نەیاوە و ئەمە ئەم بابەتە کەمتر پەیوەندی بەوانەوە هەیە و دەیانێت خۆیان بەمە لە دۆخەکە ڕزگارکەن بەڵام ئەمە بە هیچ جۆرێک قوبوڵکراو نییە و ئەمەش بەردەوام کێشەی بلیتەکانەکەوەتا ئێستا کێشەیەکی گەورە ڕوویاوە شەوی ڕابردوو باسی یاریە مێژوویەکەی کۆنگۆمان بۆ کردن دەچمە سەر بابەتێکی دیکەم کە بابەتێکی ناخۆشە بابەتی ینی یاریە مێژوویەکەی کۆنگۆم بۆ باسکردن لەوەی کە ڕووی داوە و هەروەها لەو حاڵەتانەی کە باسی لێوە دەکرا کۆنگۆ یاریی مێژووی بەرامبەر بە ئینگلتەرا پێشکەش کرد دوای یاریەکە دیسایبەر ڕانەری فەڕەنسیال بژاردەی کۆنگۆ چووە کۆنگرە ڕۆژنامەنووسەکە و باسی لە ڕووداوەکان یاریەکە کرد و باسی لەو شانازیە کرد کە ڕووی داوە و باسی لەو شانازیە کرد کە تۆماریان کردووە گەرچێڵ بژاردەکەی ڕۆبەڕووی شکست هاتبووانێ و نیگەرانێکی زۆر باڵی بەسەرا کێشا بوو بەڵام نیگەرانەکەی بوو بە دووهێندا چۆن هەر لە نێوم کۆنگرە ڕۆژنامەنووسیە کە باسی لەوکاری شکستی هەڵبژاردەکە کردو و لامان کادا شانەزی هەڵبژاردەکەەوە کرد سەرپەرشتیاوی تیمی هەڵبژاردەی کۆنگۆ بە ڕۆژنامەنووسانی ڕاگەیان تکایە کۆنگرەکە ڕاگرن هەواڵێکی تایبەتمان پێیە بۆ ڕاهێنەری تیپەکەمان و سەبارەت بە دیسایبەر و پێی ڕادەگەێنین پێویستەکە کۆنگرەکە چۆڵکا لە بەرەوەی باوکی کۆچی دوایی کردووە کە ئەمە دوو جار خەم بوو بۆم ڕاهێنەری فەڕەنسیی هەڵبژاردەی کۆنگۆ بۆ دیسایبەر کە لامان کادایارەکەی دۆڕان و لە هەمان کاتیشدا لەو کاتەدا بە شێوەیەکی لە ناکاو بە شێوەیەکی کتوپڕ هەواڵی کۆچی دوای باوکیان پێدا هەر لە کۆنگرە ڕۆژنامەنووسیەکە ئەمە ژوای کرد دیسایبەر ڕاستەوخۆ کۆنگرەکە جێبێڵێت و ڕاستەوخۆ سوپاسی ڕۆژنامەنووسانی کردو و نەیتوانی لە کۆنگرەکەدا بەردەوام بێت کە ئەمە ناوی چۆ مێژووی کۆنگۆی دیموکراتەوانەیە کە لە ساڵی 1974 جارێکتر کۆنگۆی گەیاندەوە مۆندیال وتوانی لە قۆناغی کۆمەڵەکاندا سەرکەوتنێکی مێژووی بەسەر ئۆزباکستاندا تۆمار بکەن و بگەنە قۆناغی دووەم و بۆ زانیاریشتان کۆنگۆ ئەو هەڵبژاردەیە بوو هەر لە پاڵاوتنەکانە ئاسێکی بەرز و ناوازەی پێشکەش کرد کامیرۆن لە ڕێگەی بوو لە کۆمەڵەکەی داتوانانی سەرکەوتنی بەسەردا تۆمار بکە دواتر لە پاشکۆیە سەرکەوتنی بەسەر هەڵبژاردەی نێجیریاشدا تۆمار کرد و ئەو دوو هەڵبژاردە زلهێز و مێژوویی لە مۆندیالی 2026 بێربەش کرد خۆی گەیشتە مۆندیال بەڵام خۆشی لە مۆندیال ئاسێکی ناوازەی پێشکەش کرد بەڵام بۆ دیسایبەر سەرڕای ئەو ناڕەحەتی لیان بەسەر هاتکە لە یاریەکان لە ئینگلتەرا پێشکەوتن بەڵام لە 15 خولەکی کۆتایی ڕوبەڕووی شکست هاتنەوە بە ماوەی 15 خولە یاریەکان لە دەستدا بە 2 گۆڵی هاریکین شکستیانەنا هات باسی لە شانازی لەم دۆخە کرد بەڵام نەهەواڵە ناخۆشەکان زیاتر بۆی زیاکرێش بەهۆی کۆچی دوایی باوکیانەوە کە هەر لە نێو کۆنگرەکەدا هەواڵی کۆچی دوایی باوکیشی پێدرا ئەمەش لە ڕووداوە ناخۆشەکانی دوێنێ و لە ڕووداوە سیرەکانی دوێنێ کە لە نێو کۆنگرە ڕۆژنامەنووسەکە بەم جۆرە هەواڵی کۆچی دوای باوکی بە دیسایبەر گەێنرا
تەچمە کۆتا بابەتم کە تایبەتە بە مێرکاتۆ وەک هەمیشە مێرکاتۆ خاڵێکی گرنگی بەرنامەی مۆندیال شۆیە و باس لە مێرکاتۆ ئەمەدەکاریتی بەکان دەکەین. تۆتنهامی دیزێربی لە وەرزی نوێوێ زۆر جیاواز بێ. ئێستەوە هاندەرانی تۆتنام بە پێگەیەکمان بۆ حازرکەن بین بە هەندەری تۆتنام لە وەرزی داهاتوو. چونکە تۆتنام ئاوا یاریزان بێنێ و پارێزگاری لە ئەستێرەکانی خۆی بکا بەڕاستی تیپێکی تۆقێنەر دەرەچێت بە تایبەتی لەگەڵ ڕانەری چۆک و دیزێربی کە لەگەڵ برایتن ئازمونێکی سەرکەوتوی کارکردنی لە پرێمەر لیگ هەبووە. ئێستا لە تۆتنامی ژوای یاریزانەکان بە هەمووی لەسەر خواستی خۆی دانیال لیڤی قایل کردو بۆی کە گرێبەستی گەورە ئەنجامێ. ینی هیچ شتێک تۆتنام وەکو ڕابردوو نەمەوە. ئەوە نزیکە لەوەی کە 200 ملیۆن سەرفکا لە مولەکردنی دو یاریزانە. با بچمە سەر بابەتەکانی مێرکاتۆ بە شێوەیەکی فەرمی. یانەی تۆتنام بە 85 ملیۆن پاوەند گواستنەوەی ماتیۆس فێرناندێزی پرتوگالی یاریزای ناوەندی یانەی وەستام یونایتدی ڕاگەان. ماتیۆس فێرناندێز بە یەکێک لە باشترین یاریزانی ناوەندی ژمارە 6 لە پرێمەر لیگ ئاژمار دەکرێت کە خاوەنی ئاستێکی تاچی بەرزە لە تۆپ چڕان لە تۆپ سەرکەوتن لە تۆپ هەڵدان لە بەڕۆشتن بە تۆپوانێ و یەکێکە لەو یاریزانە ناوەزانی کە چاودێری دەکرا لەلایەن مانچستەر یونایتد و لەلایەن ڕیال مەدرید و لەلایەن پاریس سەن ژەرمانی شانێ. بەڵام دوجار بۆی ئەو نرخە زۆرەی کە پێشکەشی کرد پاژەوەی کە وێستامیش دابەزیەوە بۆ شامپیۆنشیپ ماتیۆس فەرناندێز ویانەی وێستام بڕیاریاندا دەستبەرداری یاریزانەکە بن ویانی تۆتنام. هەر لە گواستنەوەکانی تۆتنهام هێڵی ناوەندی تۆتنام بەرەو تۆکمەی زیاترەچی. یەکێکی تر لە باشترین ناوەندەکانی پرێمەر لیگ کە پێشتر شەڕی ئارسنال و شەڕی مانچستەر سیتی لەسەر بوو کە بۆی بچێتە ڕیزەکانی. ساندرۆ تۆناڵی ئیتالی ناڕاستەخۆ جێشتنی لە ڕیزەکانی نیوکاسڵ بەرەو تۆتنام ئاشکرا کردووە و فابریسیۆ ڕۆمانۆش وڵاوی کردۆ کە بە شێوەیەکی فەرمی یانی تۆتنام گرێبەستێکی بەنزیک 100 ملیۆن پێشکەش بە نیوکاسڵ کیلۆتاوی دەستبەرداری تۆناڵی بێت و ڕێکەوتن لەگەڵ تۆنالی کراوە بۆیە ڕێکارەکانی گواستنەوەی تۆنالیش بەرەو نیوکاسڵ زۆر کەمی ماوە بە کۆتا بێت. بەمەش دیزێربی دووەم گرێبەستی گەورە لە هێڵی ناوەند یەکێک لە باشترین دوو ناوەندەکانی پرێمەر لیگ هەم ماتیۆس فەرناندێز هەم ساندرۆ تۆنالی دەباتە ڕیزەکانیانە. سەبارەت بە بارودۆخی فەڕەنسا و ئەو بارودۆخی کە لە مۆندیالدا گوزەر دەکات خۆ دانەزانن زۆربەی کاتێ مۆندیالەکان کۆتایی دێت ڕیال مەدرید گرێبەستێکی گەورە لە مۆندیالەوە ئەنجام دەدات. گرێبەستێکی گەورە لە مۆندیالیەوە ئەنجام دەدات لەوەی کە یاریزانەکە بێتە ڕیزەکانیوانێ و بتوانێت ڕیزەکانی پێتۆکمە بکات. ئیتر گرێبەستەکە دواکەوێت دواناکەوێت ینی بە پێ ڕێکەوتنەکان گرێبەستێکی گەورە ئەنجامدات. ئێستا دەوترێت لە ڕێگەی ئەمپاپێوانێ یعنی ڕیال مەدرید هەوڵ دەدات مایکل ئۆلیسێ ڕازی بکات پەیوەندی بە ڕیال مەدرید بکات کە ئێستا یاریزانی بایر مونیخ و بایر مونیخیش چەند جارێک ڕەتی کردوێتەوە بەی جۆرێک لە بەرامبەر هیچ پارێکیشان دەستبەرداری ئۆلیسێ بن. پاش دەنگۆکانی بڵاوبوونەوەی ڕۆشنی ئەلڤارێز ئەگەر چیەوە جارێکتر سیریزۆ ڕەتی کردەوە بەی جۆرێک دەستبەرداری ئەلڤارێز بن بەڵام یانێت لە کۆمیدی چۆتە کێبڕکەی گواستنەوەی ماسۆن گرینوەتی ئینگلیزی کە لە ڕێزەکانی مارسیلیای فەڕەنسی یاریەکەوە لە ماوەی ڕابردوواسێکی بەرزی پێشکەش کردووە. سانتی کازۆرلا یەکێک لە یاریزانە ناوەزە ئیسپانیەکان یەکێک لەو یاریزانانەی کە محبەتێکی زۆری هەبوو لە نێو هاندەرانی تۆپی پێ و یەکێک لەو یاریزانانەی کە بە ناوبانگی یاری بۆیانی ڤیاریال و هەروە یاری بۆیانی ئارسناڵی لەندەنی کردووە و لەگەڵ ئیسپانیا ڕۆڵێکی کاریگەری هەبووە لە دەستەبەرکردنی نازناوەکان و ئەستێرێکی ناوازە بووە و مێژوویەکی گەورەشی لەگەڵ مەلەگەیان نووسیوێتەوە کە دوامین یانەشکە بۆی گەڕایەوە ئەو یانەیە بوو کە لێوی دەست پێکرێ ژیانی ڕیال ئۆڤیدیۆ بوو پاژۆیە یانەی ڕیال ئۆڤیدیۆ پاش یەک وەرز بەشداریکردنی لە لیگا جارێکتر دابەزێ و لەو خولەدانەمە بە شێوەیەکی فەرمی سانتی کازۆرلا وازێنانی کۆتایی خۆی لە یاریکردن ڕاگەیان و ماڵاوی لە یاریگاکانی تۆپی پێکرد. منیش لێرە داو لەم هەفتەیەدا لە مۆندیال شۆ ماڵاوایتان لێ دەکەم تاوەکو ڕۆژی یەکشەمە پێک دەگەینەوە. شاد و کامەران من